سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی یاسوێ زانکۆ لە خزمەتیەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە کۆلێژەکانی پەروەردە باسی کۆلێژی پەروەردە بەشی بایۆلۆجی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لەم بەشە لە هەرێمی کوردستان لە زانکۆکاندا چەندە و لە چەند شوێنی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی کۆنمرەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیبێت و بتوانین ئەو زانیاریانی سەبارەت بەم بەشە هەیە باسی بکەین. خۆشەویستان ئێوەش ئەتوانن بۆ وەرگرتنی داتا و زانیاری لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. بەشی بایۆلۆجی لە کۆلێژی پەروەردە ئەبێت بە مامۆستای پۆلی 10-11-12. زۆر کەس پرسیارەکەن ئاخۆ دەرچووی بەشی بایۆلۆجی پەروەردە ئەتوانێت لە تاقیگەکانە ئێش بکات. بەڕێزانم بەپێی ڕێنمایەکانی وەزارەت و هەروەها بەپێی ئەو یاسا و ئەو وردەکاریانەی کە هەیە سەبارەت بەو بەشە ناتوانن بە هیچ شێوەیەک لە تاقیگەکانە ئیش بکەن. بەڵام ڕاستە ڕەنگە هەندێک کەس ئیشانتیا کردوێ بە شێوەیەکی نایاسایی، بەڵام بە کۆی گشتی ئەو بەشە تەنها ئەبێت بە مامۆستا. بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ. ئێوەی خۆشەویست لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بانکێشکەن تا ئەوانیش سوود لە ڤیدۆکانمان ببینن.